برادرانمان لە بەڕێوەبەرگشتی شارەکانە ئیشمان لەسەر کرد ئەوی سنوودارکردنی هاتوچۆ بوو لە نێوان ئێمە و شارەکانی دیکەی عێراق ناچار لە کۆتای ئەو بژاردەیەمان قبولکرا کە هاوشێوەی سوورەکانی دەرەوە فڕۆکەخانەکان کە هاوڵاتیان لە دەروی وڵات چ میوان یا هاوڵاتی خۆمانەگەڕێتەوە PCRیان بۆ بکرێ و هەروە فۆرم و ئەدرێس و تاودیان پێ خاڵە سووریا بازەکانی ئێمەوانە دەخسای نەخێت ئەمڕۆ وەریەک نەمشارە ڤاکسینەکە بڕیارە لە سەرەتای هەفتەی ئایندا واتە تا هەفتەی یەکەمی مانگی سێ بگاتە کۆگاکانی تایبەتکرا بۆ هەڵگرتنی ڤاکسینە لەو ماوەدیاریکراوی کە ترانسپۆرتیشن و نەقڵ ئەگرێتە کۆگاکانی لە شارەکانمان تایبەت کە 8 سەنتەرمان هەیە گروپی یەکەم کە پێی ئەدرێ ئەوانن کە لە هێڵی پێشەوەی ڕوبەڕووی کۆرۆنان واتە ئەوانە لە نەخۆشخانەکان و سەکتەرەکانی کۆرۆنا کارەکەن و ئەو هەواڵەشی کە لە قسەی نوێی ڕێکخراوی تەلەڤیزیۆنی پێڕاگەیان هەفتەی ڕابردوو لە سەردانیا بۆ وەزارەتی تەندروستی پێڕاگەیاندین کە ئەو ژمارەی بەدەستمانەگا ژمارەیەکی خراپ نییە ئەتوانین جگە لەوانەی کە لە سێکەی تەندروستی کارەکەن و لە هێڵی پێشەوەی ڕوبەڕووبنەوەن ئەوانەی کە تەمەنیان هەیە و نەخۆشی گرێشتیانیان هەیە ئەوانش گروپی دۆمن کە بەریانەکە ئیجباری نییە بەڵام ئێمە هیواخوازین هەموو کەسێک بێت دوودڵی بەکاری بێنێت ئەو کێش و گرفتانە چی لە کەسی لە سلێمانیا هەیە جەنابتان وەکو بریکار کە دەستبەکار شتان جێە بۆ بژانەوەی کەتی تەندروستی لە سنووری پارێزگای سلێمانیا بەڵێ کاک بڕیار ئێمە ئەو کێشانەی کە لە وەزارەتی تەندروستی یاخود لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی یا لە هەولێریا لە دهۆک تقریبا هەمان کێشن ئەوە نێت تایبەت بەندێ بە شوێنێک و لە شوێنی شکابوونی نەبێت کێشەکان بەشێکی ئەو کێشانن کە لە سەرانسەری وڵاتە و کێشەی ئابووریە مەسەلەی موچەیە کە گەورەتی کێشەیە کێشەی دووەمیش هەندێک پەیوەندی بە ئیستحقاقاتی مالی و تەخسیسکردنەوە هەیە ئەم کێشانە کێشەی گشتگیرن ئێمە بەدر لەمانەی کە باس کرا لە 4-5 خاڵی سەرەکی خۆی کۆکردۆتەوە ئێمە وای لێ دەکەین کە بە نووسراوی تایبەت و بە بەرنامەیەکی تازەتر بە جەختکردنەوە کای لەسەر بکەین ئەوەی لە دەسەڵاتی خۆمانە بە دڵنیاییەوە لە ئەجندای کاری چ من چ جەنابی وەزیر چ وەزارەت و خودی بەڕێوەبەرایەتی گشتەکان و بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەو شوێنە کە مەسەلای کانتۆر سەباح و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەوەی دەسەڵاتی خۆمانە و نەکراوە هەوڵەدەین بیکەین و ڕێکاری تازەی بۆ بدۆزینەوە ئەوەشی لەسەر و خۆمانەوە هەیە ئێمە ئەومان لەسەر جەختی لەسەر بکەینەوە و بەردەوام پێداگری لەسەر بکەین و هەوڵ بدەین ینی بیرۆکەی تازە و پرۆژەی تازەمانەوێت بۆ هەندێک لەو کێشانە پێویست بە خەرجیەکانی پێویست بە خەرجیەکانتان تا چەنە داهاتی پێوەستان لەدەستە بۆ بابەتی پشکنینەکان و وەرگرتنی و سامپڵانەوە تایبەت بە پرسی سندوقی شێرپەنجە پێشتر داهاتێکی تێدا بە حکوومەت سنووقی سەڵەتانی داری تێدا ئێستا ئەو داهاتە چی لات و تا چەنە حکوومەت جەنابە لە چ کەناڵێ بووین پێناڵتی من دوێنێ بە دوێنێ مقابلێکم لە نارتی کرد و پێم ڕاگەیانم من بەپی یاسا ئەندام نیم لە ئەنجومەنی لژنەی ئەنجومەنی سنووق هیچ زانیاریێکشم لەسەر نییە لەبەرەوە ئەو وەڵامە پرسیار نات ئەو پرسیارە وەڵام المدارس في ما شاء الله داخل الصحة عفوا ما أفهم حلب تغلق المدارس بعد غد مقرر أن تغلق أو لا تغلق المدارس لا حلب تغلق المدارس ما هي التحضيرات بالنسبة لك؟ التحضيرات قبل مثل ما قلنا قبل احنا كل التحضيرات والقوانين كنا نمشي به في كردستان على موضوع كورونا نفس المنوال احنا نمشي عليه واكو تحضيرات اخرى ولجان مديريات الصحه والاداريه بكل مناطق هذولا يكتبوا الدورات مالتهم والشغل مالتهم على المدارس وطبعا برنامج التوعيه كله نمشي عليها ونداوم بس بالوقت الحاضر ان شاء الله بعد باشر احنا ما نقرر اغلاق المدارس حد الان. التلفزيون العراقيه يا حبيبي اذا تحدثنا عن باقي حد هذا المؤتمر
بصوره عامه باختصار باللغه العربيه عن طبيعه هذا المؤتمر وما هو الهدف الرئيسي من هذا المؤتمر الصحفي اليوم. تذكر أنا حكيت هاي اليوم والاجتماع والجماعة مال مديرية الصحة السليمانية اللغة الكردية وما يحتاج نحكي عليه بالعربية. أنا حكيت على هذا. دكتور المجاردوات دكتور البداية سبق سيارك الجناب برز دكتور صباح لكونغري روشنوانيا وتيجر بيتو كوفيد نيكا بلاو بيتو دوين دما كي سكر هذا استي رخراي تدرسي جانيه اما بزار بيو شي كارينا تينا جشتو دوين دكتور صباح لكونغري روشنوانيا بس لو كاجر بيتو كوفيد نيكا بلاو بيتو اوان باهماني لقر رخراي تدرسي جانيه كي سكر يعني برو دبل سوري بارس سيري كان كي سكر كونتاكت على لقر رخراي تدرسي جانيه ايما كونتاكت مان لقر رخراي تدرسي جهانيان زور باشا نەک تەنها لە کەسی کۆڕۆنایا بەڵکو بەردەوام لەگەڵمانە ئەوە